بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕکاپس. ئەمڕۆژ بەشێکی تر فیلمە ترسناکە نایەبەکەتان پێشکەش دەکەین. بەشی چوارەمی سجین. بینەری بن و چێژی لێوەربگرن. با دەست پێ بکەین. ڕۆژێک لە ڕۆژان کچێک بە ناوی هیلال یادەوەریەکانی دەنووسێتەوە. یادەوەریەکانیشی دەبنە چیرۆکی فیلمەکەمان. دەنووسێت کەوا عومەری برا بچووکی بەردەوام بارودۆخی خراپە و ناتوانێت قسەش بکات، چونکە جارێکیان چەند منداڵێکی بینیوە لەسەر شەقام کە پشیلەیەکی بچووکیان خستۆتە کیسەیەکەوە و کێشاویانە بە زەویدا. بەو ڕووداوەش کاریگەری زۆری لەسەری هەبووە و توانای قسەکردنی لەدەست داوە. دکتۆرەکانیش چارەسەرێکی وایان بووی نەبووە. هەروەها دەنووسێت کەوا داپیرەشی بارودۆخی باش نییە، هەر بۆیە خێزانەکەی دەستنە ماڵی داپیری تاکو لێ بژین و ئاگاداریشی بن. باوکی ناوی خەلیلە و دایکیشی فائیزە. برا بچووکەکەشی عومەرە. خەلیل بارودۆخی دارایی باش نییە و 2 مانگیشا کرێی نەداوە. لە خانووەکە ئافرەتێکی لێیە بە ناوی پورە ڕەحیمە کە یارمەتی سێرداری دایکی خەلیل دەدات چونکە ناتوانێت خۆینان بخوات و بجوڵێت. عومەر هەر جارێک پورە ڕەحیمە دەبینێت تێک دەچێت و لەسەر نان خواردن هەڵدەستێت. بۆمان دەردەکەوێت عومەر لەگەڵ هیچ کەسێک قسە ناکات جگە لە هیلالی خوشکی نەبێت. عومەر دەڵێت پورە ڕەحیمە کەسێکی باش نییە. هەروەها دەڵێت منداڵێکی ڕەشی لە خانووەکەدا بینیوە کە لاشەیەکی گەورەی هەبووە، بەڵام هیلال هیچی لێ تێناگات، هەر بۆیە دەیخەوێنێت. لە شەوەکەیدا عومەر گوێی لە دەنگی کەسێک دەبێت کە قسە دەکات لە خانووەکەدا. لە خەو هەڵدەستێت و خێوێکی ترسناک دەردەکەوێت کە عومەر نایبینێت. دەڕواتە دەرەوە و پورە ڕەحیمە لە بەردەم دەرگاکەدایە کە ئەویش نابینێت، بەڵام دواتر دەگۆڕێت بۆ بوونەوەرێکی تر کە منداڵێکی شینی بەدەستەوەیە. عومەر دەچێتە ئەو ژوورەی کە دەنگەکەی لێوە هات. لەوێ باپیری دەبینێت کە چەندین ساڵە مردووە. پورە ڕەحیمەش داپیری گرتووە و بە زۆر چاوەکانی دەکاتەوە. عومەر هاوار دەکات و لەگەڵ هیچ کەسێکیش قسە ناکات. هاوڕەیەکی خەلیل پەیوەندی پێوە دەکات و دەڵێت لە بەردەرگام و پارەم بۆ هێناوی. دەبینیم بڕێک پارەدانراوە و لەو کاتەدا گوێی لە دەنگی عومەر دەبێت لە دەرەوەی خانووەکە. لەسەر گۆڕێک وەستاوە و خۆی هەڵدەداتە ناوی. کاتێک خەلیل دەگاتە سەر گۆڕەکە دەبینێت شتێک لە ژێرەوەیە. لەو کاتێک دەچێتە ناوی تا هەڵی بگۆڵێت بوونەوەرێکی ترسناک لەسەریەوە دەردەکەوێت کە هێرش دەکاتە سەری و گاز دەستی دەگرێت. خەبەری دەبێتەوە بۆی دەردەکەوێت خەو بووە، بەڵام شوێنی گاز لێگرتنەکە لەسەر دەستی ئازاری هەبوو. دەچێتە دەستشۆرەکە تا دەستی بشوات. لەوێ دایکی دەبینێت کە شێوەیەکی نامۆی هەیە و دانیشتووە پرچی دەبڕێت. ڕۆژی دواتر عومەر لە خەو هەڵدەستێت و پلاکی کارەباکە دەردەکات. پاشان دەستی دەکاتە ناوی و پارچە کاغەزێک دەردەهێنێت. لە پڕ دەبورێتەوە چونکە ئاگای لە خۆی نەبوو. فائیزەی دایکی کاغەزەکە دەنێرێت بۆ کوبرای خوشکی تا بزانێت چییە و بۆچی لەوێدا بووە. خەلیل دەچێتە شوێنێک تاکو پارەکە بدات. عومەریش لەگەڵ خۆی دەبات. لەو شوێنەش ئۆرهان دەبینێت کە پێشتر لە بەشی سێمی فیلمەکە بینیمان. ئۆرهان هەرکە عومەر دەبینێت دەزانێت کە واجن دەستی بەسەردا گرتووە و داوا لە خوددا دەکات یارمەتی بدات و ڕزگاری بکات لەم بارودۆخەی. شەوەکەی فائیزە گوێی لە دەنگێک دەبێت لە ژووری خەسووی. کاتێک دەچێت دەبینێت بارودۆخی خراپە و دەڕشێتەوە. ئەویش دەچێت بە دوای پورە ڕەحیمەدا تا بێت و یارمەتی بدات، بەڵام لە ماڵەکەدا نایدۆزێتەوە. بۆیە دەچێتە ژوورەکەی کە لە ژێرزەمینی ماڵەکەدا بوو. ژوورەکە شێوەیەکی زۆر سەیری هەبوو، وەک ئەوە وابوو ماوەیەکی زۆر بێت کەس نەچوو بێتە ناویەوە. پاشان دەرگایەکی قوفڵکراو دەبینێت کە دەنگی هاوارکردنی لێوە دێت وەک ئەوەی ئازاری کەسێکی لێ بدەن. لەو کاتەی دەیوێت بیکاتەوە شتێک لە پشتیوە دەردەکەوێت و بزمارێک دەچێت بە پێیدا. دەبینێت پرز لە پێیەوە دەردەچێت، بەڵام دواتر ئەو شتانە لە بەرچاویلا دەچن و دەبینێت پێی هیچ کێشەیەکی نییە. پاشان پورە ڕەحیمە دێت تاکو بزانێت چی بووە چونکە گوێی لە دەنگی بووە. هەروەها دەڵێت لە بەیانیەوە لە ژووری خەسووی بووە و ئەویش ساغ و سەلامەت بوو و تەنانەت لە بەیانیەوە هەر خەوتووە. خەلیل بە فائیزە دەڵێت کەوا دەیەوێت خانووەکەی بفرۆشێت تاکو قەرزەکانی بداتەوە، بەڵام تاکە کێشەی ئەو گۆڕە بوو کە لە ناو خانووەکەدا بوو چونکە موشتەری ئەگەر گۆڕەکە ببینێت ڕازی نابێت. فائیزەش دەڵێت ژوورێکی داخراو لە ژێر زەمینەکەدا هەیە کە پێی وایە ئەو ژوورە پارەی تێدا بێت و دایکی شاد بێتەوە. خەلیلیش پرسیاری کلیلەکەی لێ دەکات، بەڵام پورە ڕەحیمە دەڵێت کەوا دایکت ماوەیەکی زۆرە دایخستووە و توێتی نابێت هیچ کەسێک بیکاتەوە یان بچێتە ناوی. هەرەو شەوە هیلال خەبەری دەبێتەوە و عومەر نابینێت لەسەر جێگەکەی. گوێی لە دەنگێک دەبێت کە لە دۆڵابەکەوە دێت. شتێکیش لە پشتی پەنجەرەکەوەیە کە هیلال نایبینێت. هیلال دۆڵابەکە دەکاتەوە و عومەر دەبینێت کە خۆی شاردوێتەوە. لەو کاتێکی سەکە لەسەری لا دەبات شتێکی زۆر ترسناک دەبینێت. لە پاڕ هەموو ئەوانە دیار نامێن و عومەر دەبینێت لەسەر جێگەکەی. لەلایەکی ترەوە خەلیل دەرگای ژوورە داخراوەکە دەشکێنێت و دەچێتە ناوی. لەوێ چەند بووکەڵەیەکی پلاستیکی دەبینێت کە نوشتیان لەسەر نووسراوە. شوێنەکە زۆر سەیر و ترسناک بوو تا لە پڕ ڕووناکیەکان کوژانەوە و دەرگاکەی بەسەردا داخرا. ئەوێش ڕووناکی مۆبایلەکەی هەڵکرد و سندوقێکی داخراوی بینی. کاتێک کردیەوە بڕێکی زۆر زێڕ و پارەی بینی. لەو کاتەشدا بوونەوەرێکی ترسناک لە دوایەوە دەردەکەوێت و پێی دەڵێت خانووەکە مەفرۆشە. خەلیلیش زۆر دەترسێت و بە خێرایی لە ژوورەکە دەردەچێت. کوبرای خوشکی فائیزەش دەڵێت ئەو پارچە کاغەزانی عومەر دەری هێنان بردوێتی بۆ لای مەلایەک و دەڵێت ئەوە نوشتەی کردنەوەی دەرگا داخراوەکانە. هەروەها ئەو نوشتەیە ناهێڵێ کەس خێر لەو خانووە ببینێت. هەر بۆیە فائیزە پارچە کاغەزەکە دەهێنێت و ئاگری تێبەردەدات. لەو کاتەدا هێلکەیەک بەردەبێتەوە و دەشکێت. دەبینێت پرچێک لەژێر سەلاجەکەوە دەردەچێت. لەو کاتی دەستی لێدەدات هەمان بوونەوەر لە دوایەوە دەردەکەوێت و دەیەوێت بیخنکێنێت.
تا خەلیل دێتە ژوورەوە و هیچ کام لەو شتانە نامێنن. پاشان خەلیل لەسێتە ژوورەکەی دایکی دەبینێت پورە ڕەحیمە لەسەر جێگەکەیەوە دێت دەڵێت خواردنم پێداوە. پاشان خۆی دەبینێت کە خەریکە دەیخنکێنێت و شێوەی دەگۆڕێت بۆ بوونەوەرەکی ترسناک. لەپڕ لە ژوورەکەی دایکی خەبەری دەبێتەوە ناشزانێت چۆن گەیشتووەتە ئەوێ. پورە ڕەحیمەش پێی دەڵێت خۆت هاتوویتە ئێرە هەر بۆیە دەگەڕێتەوە ژوورەکەی خۆی. هیلال گوێی لە دەنگی فائیزەی دایکی دەبێت کە بانگی دەکات. کاتێک دەچێتە خوارەوە دەبینێت هەمویان لەسەر سفرەکە دانیشتون و باپیریشیان لەگەڵا کە مردووە. هەمویان پێکەوە قسە دەکەن و پێدەکەنن. لەپڕ خەبەری دەبێتەوە و عومەر دەبینێت کە بە دیاریەوە دانیشتووە و دەڵێت خەونێکی ناخۆشی بینیوە و زۆر دەترسێت. ڕۆژی دواتر خەلیل دەیەوێت بچێتە دەرەوە بۆ کڕینی هەندێشت. پورە ڕەحیمە دەبینێت کە دەچێتە ژووری دایکی بەڵام کاتێک دەچێتە دەرەوە لەسەر شەقامەکە پورە ڕەحیمە دەبینێت پەیوەندی بە فائیزەوە دەکات ئەویش دەڵێ وا لە ژوورەکەی دایکتە و چاودێری دەکات هەر بۆیە خەلیل شوێنی دەکەوێت تا دەگاتە ماڵەکەی. لەوێ پورە ڕەحیمە بۆی باز دەکات و دەڵێت لەگەڵ دایکت تاوانێکی گەورەمان ئەنجام داوە. پێی دەڵێت دایکی نوشتەیەکی مەترسیداری ئەنجام داوە بۆ باوکی چونکە زۆر نەخۆش بوو و چارەسەری نەبووە. ڕەحیمەش کاری نوشتەکەی بۆ کردووە. دوای چەند ڕۆژێکیش بارودۆخی باوکی بەرەو باشبوون ڕۆیشتووە بەڵام پاشماوەیەک ڕەفتارەکانی نامۆ بوون و چیتر قسەی لەگەڵ کەس نەکردووە. وە کاتێکی زۆریشی لە ژوورە داخراوەکەی ژێرزەمین بەسەر بردووە. لەوێ قسەی لەگەڵ بووکەڵە پلاستیکیکان دەکرد بۆیە ئەمانیش پێیان وابوو شێت بووە تا ڕۆژێکیان سێفداد دەچێتە ژوورەکەی و دەبینێت بوونەوەرێکی ترسناک لە ژوورەکە لەگەڵێتی و قسەی لەگەڵ دەکات. ئەویش بۆی دەردەکەوێت ئەو نوشتەی پورە ڕەحیمە ئەنجامیدا بۆتە هۆیکردنەوەی دەرگای جیهانێکی تر. هاوسەرەکەشی هاوسەرگیری لەگەڵ بوونەوەرەکە کردووە هەر بۆیە ماوەیەکی زۆری لەو ژوورە بەسەر دەبرد و قسەی لەگەڵ سێفداد نەدەکرد. دوای ئەوە دایکی خەلیل دووبارە داوا لە پورە ڕەحیمە دەکات نوشتەیەکی تری بۆ بکات تاکو ئەو بوونەوەرانە دوور بخەنەوە. پورە ڕەحیمەش هەموو ئەو نوشتانە کۆ دەکاتەوە کە کردوویەتی و دایان سووتێنێت. روح منهن روح ارمية في مرته الله يلعنها الله يبدلك. بەو شێوەیەش باوکی دەمرێت. ئەو بوونەوەرەشی دەستی بەسەرداگرت بوو لە گیانی دەردەچێت و دەچێتە لەشی دایکیەوە تاکو تۆڵەی لێ بکاتەوە چونکە ئەو کاتەی نوشتەکانیان سووتان منداڵەکەشی سووتە خۆشی دەسووتێت و ئیفلیس دەبێت. هەموو ڕۆژێکیش پیشانی دەدەن و پێی دەڵێت خۆت هاوسەرەکەت کوشت و کوڕەکەیت سووتان تاکو بە درێژایی ژیانی ئازار بچێژێت بەهۆی کارەکانیەوە. هەروەها بڕیاریاندا پورە ڕەحیمە دەربکەن دوای ئەوەی ئازارێکی زۆریاندا. لەو کاتەشەوە بوونەوەرەکە ناهێڵێت بچێتە ئەو ماڵەوە. خەلیلیش زۆر دەترسێت و دەڵێت بەڵام تۆ چەندین ساڵە لەگەڵ دایکم دەژی و ئاگات لێیەتی. پورە ڕەحیمە دەڵێت ئەوەی لەگەڵ دایکتا من نیم و بێگومان دەبێت بوونەوەرەکی تر بێت کە لەو شێوەیەدا خۆی پیشان دەدات. بەو شێوەیەش ئازاری دایکی دەدەن هەموو شەوێک لاشەی باوکی لە گۆڕ دەردەهێنن تاکو دایکی سەرنجامی کارەکانی ببینێت. دوای ئەوەی خەلیل دەڕوات بوونەوەرەکە ئازاری پورە ڕەحیمە دەدات تا دەیکوژێت. خەلیل دەچێتە ماڵەوە و بڕیار دەدات خانووەکە چۆڵ بکەن بەڵام دەیەوێت دایکیشی ببات. بوونەوەرەکەش دەچێتە لای سێفداد و پێی دەڵێت ڕێگە نادەم هیچ کەسێک لەم خانووە بتباتە دەرەوە و دەبێت ئەوەندە ئازار بچێژیت تا دەمرێت تا بەو شێوەیە دەست بەسەر خەلیلدا بگرێت. خەلیل هیلال و عومەر خەبەر دەکاتەوە و دەیان باتە ژوورە داخراوەکە. فائیزەی هاوسەریشی خەبەر دەکاتەوە و ئەویش دەباتە ئەوێ دایان بەستێتەوە و دەرگاکەیان لەسەردا دەخات. بوونەوەرێکی ترسناکیش لەگەڵیانە لە ژوورەکەدا. خەلیلیش کاتێک دەبینێت بۆڕیەکان دەشکێنێت و غازەکە بڵاو دەکاتەوە. لەو کاتەدا ئۆرهاندێت کە دەیزانی هێزە خراپەکە زیاد دەکات تا دەست بەسەر تەواوی خێزانەکەدا دەگرێت هەر بۆیە بڕیار دەدات یارمەتیان بدات و دەچێتە خانووەکەوە داوا لە بوونەوەرەکە دەکات خۆی پیشان بدات هەروەها دەڵێت باز لە منداڵەکان بهێنە چونکە ئەوان هیچ تاوانێکیان نییە. پاشان دەچێتە ژوورەکەی سێفداد و لە ڕێەوە قسە لەگەڵ بوونەوەرەکە دەکات و دەچێتە جیهانێکی تر. بوونەوەرەکە دەڵێت هاوسەرگیریم لەگەڵ پیاوێک کرد کە دەرگاکەیان کردەوە بۆم بەهۆی ئەوانەوە منداڵێکم بوو هەر بەهۆی ئەوانیشەوە منداڵەکەم مرد هەر بۆیەش ئازاریان دەدەم. ئۆرهانیش پێی دەڵێت لە خەلیل و خێزانەکەی دوورکەوە چونکە ئەوان هیچ خراپەیەکیان بۆت نەبووە هەوڵش دەدات بیسووتێنێت تا دەیکاتە نێو ئاگرەکەوە. لەو کاتەدا دایکی خەلیل دەمرێت و دەرگاکەش دەکرێتەوە تا بتوانن هەناسە بدەن. بەو شێوەیەش لە ماڵەکە دەردەچن. هیلالیش لە یادوارەکانیدا دەنووسێت دوای ئەوە ژیانیان بەرەو باشبوون ڕۆشت. خەلیل توانی قەرزەکان بداتەوە و عومەری چاک بووە و دەستی بە قسە کردەوە. ئۆرهانیش ئەو کەسە بوو کە توانی ڕزگاریان بکات. لێرەدا فیلمەکە کۆتایی دێت. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سپاس بۆ بینەربوونتان.